عەبدوستار مەجید کاندیدی ژمارە 32 لە بازنەی 4 پارێزگای هەولێر کە هاوکات سەرۆکی لیژنەی کشتوکاڵ و ئاودێری پەرلەمانی کوردستانە. پێشتر لە چەندین لێدوان و هەڵوێستدا بەکارهێنانی زەوی کشتوکاڵی بۆ مەرامی بازرگانی یاخود گەشتیاری ڕەت کردووەتەوە. ئەوەشی ئاشکرا کردووە حکوومەتی هەرێم لە هەمبەر ڕووبەرە کشتوکاڵەکانی هەرێمی کوردستان نەک هەر کەم تەرخەمە بەڵکو ئەو سیاسەتەی پەیڕەوی دەکات زیانی گەورە بە سامانی کشتوکاڵی وڵات دەگەێنێت. حکومەت ماوەیەکە دەستی داوەتە ئەوەی کە هەرچی باشترین زەوی کشتوکاڵی هەیە تەخشانی پەخشانی دەکات. دەیدا بە کۆمپانیا بەرژەوەندی خوازەکان و سەر بە حکومەت و دەسەڵات. لە ئاشۆکاندارە بن خۆتان هێندێکتان هاتن ئەو ڕۆژەی 4,000 دۆنی زەوی کشتوکاڵی باشترین زەوی کشتوکاڵی دراوەتە کۆمپانیایەکی سینی بەناوی هەپی سیتی پرۆژەیەکی گەشتیاری دروست دەکات. لە پرسی گەنمی جوتیارانیشدا سەرۆکی لیژنەی کشتوکاڵ لە پەرلەمانی کوردستان بەردەوام داکۆکیکاری مافی جوتیاران و ئەو شایستە داراییە بووە کە پێویستە بەغدا بینێرێت تاوەکو بەسەر جوتیاراندا دابەش بکرێت. و ئێمە لەم کۆبوونەوەیەدا داوامان کرد کە ئەو بڕیارێکە کاتی خۆی عەبادی دەری کردووە سەبارەت بە ئەوە کە ئەو بڕگەنمەی کە ماوە بە نرخی بازرگانی واتە غێر مەدعوم بدرێ بە جوتیارەکان هەرێمی کوردستان ئەمە هەڵبۆشێنرێتەوە. حکومەتی هەرێم هەوڵ بدە ئەمە هەڵبۆشێنێتەوە و پاشان ئێمە لە کۆتاییدا داوامان کرد لە پەرلەمانی بەڕێز کە بریا ڕاستپارەیەک ئاراستەی حکومەتی هەرێمی کوردستان بکە کە یەکێک لە بەندەکانی گفتوگۆی لەگەڵ حکومەتی ناوەند داواکردنی پارەی جوتیارانی هەرێمی کوردستان بێت. کۆمەڵی دادگەری کوردستان داوا لە هاوڵاتیانی سنووری بازنەی 4 دەنگدانی پارێزگای هەولێر دەکات بۆ بەردەوامبوونی پشتیوانی لە مافی جوتیاران و بژانەوەی کەرتی کشتوکاڵ لە هەرێمی کوردستان لە ڕێخەباتی پەرلەمانیەوە لە بەغداوە دەنگ بە عەبدوستار مەجید کاندیدی ژمارە 32 بدەن کە بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەران کاندیدی کۆمەڵی دادگەری کوردستانە.